سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستم کاتتان باش هیوادارم هەموولایەک زۆر باش بن تەندروستیتان باش بێ ئیشەڵڵا دڵخۆشمکەوە ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە کەناڵی دیمەن لەگەڵتان بووم بە درێژ وەکو دەزانن بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە شەوانە پرۆگراممان هەبوو بە شێوەیەک ڕاستەوخۆ پرسیارمان کرد و ئێوەش وەڵامتان زانی و ئێمەش دیاریمان پێتان بەخشی و لە تیر و پشکیشدا کە ئەنجامماندا کۆمەڵێک دیاری تایبەتمان بە ئێوەی خۆشەویست بەخشی ئیدی هەر وەکو دەزانن وردە سەبرسەبەروا لە کۆتایی مانگی ڕەمەزان نزیک دەبینەوە ئەو شەوە مبارەکەتان لێ پیرۆز بێت ئیشەڵڵا نوێژ و ڕۆژوتان قبول بێت دوعاکانتان قبول بێ ئیشەڵڵا لەو مانگە ڕەمەزانە پیرۆزەدا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ گژم و سڵمانان لە هەر شوێنێکن من دڵخۆشم کەوە ئەم شەوێژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان دووبارە هاتمەوە خزمەتتان تاوەکو پرۆگرامێکی تایبەتتان پێشکەش بکەین و کۆمەڵێک پرسیارتان لێ بکەم و کۆمەڵێک وەڵامیش بزانن وەکو دەزانن لە پێیجی کەناڵی دیمەن ئێمە لایڤمان هەیە شەوانە بۆ کەسانی ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن لە ڕێگەی لایڤی فەیسبووکەوە کۆمنت بنووسن وەڵامی پرسیارەکان بدەنەوە لایڤەکە شێر بکەن لای خۆیان تاوەکو بە خدیاوەریان بێ و هەڵیان بژێرین چەند پرسیار بکرێت لە پرۆگرام چەند پەیوەندی هەبێ ئەوەندە کەسەش لە کۆمنت هەڵدەبژێردرەوە لە کۆتایی پرۆگرامیشدا بەدرێ بە چەند کۆمنت هاتووە لە ئەوەل تا کۆتایی چەند کۆمنت هاتووە ئێمە لە کۆتاییشدا 5 کەس هەڵدەبژێری بۆ ئەوەی ئێوە زیاتر سوودمەند بولێ و سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروەها M سنتەر بە آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو گروپ بە بەرهەمەکانی LG هەروەها هۆم ئیستانبول سۆنگڵاید و ئەتاسای ئوڤێرنا کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەهایان ئامادە کردووە کە 13 دەکاتە سێم ڕۆژی جەژن لە فامری مۆڵ دووبارە تیر و پشک ئەنجام دەدەین ئەو دیاریە تایبەت و گرانبەهایانی تێدایە بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت ئیشەڵڵا بۆیە هەوڵ بدەن ئەو چەند ڕۆژە بەردەوام پەیوەندی بکەن و کۆمنت بنووسن تاوەکو بە خدیاوەرتان بێ سوپاس بۆ بینێربوونتان من زۆر دڵخۆشم کاتێک دەبینم لەگەڵ شار و شارۆچکەکانی کوردستان بینێرێکی زۆر تایبەتمان هەیە و دەستان خۆش بێ و سوپاس بۆ بینێربوونتان دووبارە اینجا دەچینە لای یەکەم پەیوەندی و بزانین کاک ساڵحمان لەگەڵا کاک ساڵح هەم کاتت باش هەموو کات باش چۆنی باشیت ئێمە زۆر باشین تۆ چۆنی کاک ساڵح یاخۆ باش بی کاک ساڵح لەکوێوە لەگەڵمانی لە قەزای خەباتەوە سەرهەردوو چاوانمان کاک ساڵح بەچێوە خەریکی چکارەی لە شت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت کاک ساڵح فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ئینشاءڵڵا با ڕەنگی ڕەش بێ باشە ڕەنگی ڕەش کام ژمارە لە ڕەنگی ڕەش ژمارە 4 باشە ژمارە 4 لە بۆکسی ڕەش ئەڵێ یەکەم مۆبایلی بلاکبێری ساڵی چەند دروست کرا؟ بەڵێ کاک ساڵح کاک ساڵح گوێ لێمە چەند بێ؟ 2000 دڵنیای نایگۆڕی؟ ئەگە هاوکاری تۆ وەڵای هاوکاری دەکەم دەڵێم بیگۆڕە لە چەندە 84 بێ بە نانە ئەتو گوتە 2000 وەنیە؟ بەڵێ تۆزێک کەمتری بکەوە تۆزێک زۆر نا 99 دواوەڵامتە؟ بەڵێ 99 دواوەڵامێکی 1999 بەڵێ وەڵامەکە زۆر دروستە کاک ساڵح لە قەزای خەباتەوە سوپاس بۆ پەیوەندیەکەت دەستت خۆش بێ بچینە پەیوەندی دواترمان چیمەنمان لەگەڵا چیمەن خانم کاتت باش؟ ئەم کاتێکی باش دڵەکەم؟ تۆ چۆنی باشی پیرۆزبای مانگی ڕەمەزانتان لێ یەکەم زۆر سوپاس ڕەمەزان لە ئێوەش پیرۆز بێ ئیشەڵڵا مانگێکی مبارەک و پڕخێر و بەرەکەت بێ بۆتان ئیشەڵڵا بەچیەوە خەریکی چیمەن خان وەڵا بە هیچی ژنی ماڵەوە دەی لە ساغ بێ ئیشەڵڵا ئەی لە کام شارۆ لەگەڵمانی؟ وەڵامە یەکەم شەوە دەڵێم لە کام شار لەگەڵمانی؟ لە پیرەمەگرون لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانمان چیمەن خان پێم بڵێ پرۆگرامەکەت پێ چۆن بووە تا ئێستا؟ وەڵایەوەی ڕاستی بێ تازە پرۆگرامەکان بینی بوو بەس دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس دەستەکانی تۆش خۆش بێ سپاس بۆ بینێربوونێت فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ژمارەی زەر ئەی کام ڕەنگ
ڕەنگی زەرد ڕەنگی زەرد باشە ڕەنگی زەر ژمارە 2 بزانین باشە با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆ چیمەنخانی بخوێنمەوە ئەڵێ زنجیرە چیای حەمرین دەکەوێتە سنووری کام پارێزگای کوردستان بەڵێ زنجیرە چیای حەمرین دەکەوێتە سنووری کام پارێزگای کوردستان حەمرین هەولێر نەخێر کام پارێزگای کوردستان حەمرین بەڵێ سلێمانی دوا وەڵامم پێ بڵێ چیمەنخان ئەگەر هاوکاریم کەی وەڵاین دووهۆک ئەی هاوار بەڵی چیمەنخان ئەو شارە بە دڵی کوردستان ناسراوە کەرکووک دڵنیای بەڵێ دڵنیایە با وەڵامەکە ببینین بەڵێ کەرکووکی خۆشەویستە سپاس بۆ وەڵامەکە چیمەنخان زۆر سپاس مەمنون سەرچاوانم خوات لەگەڵ بچینە لای کۆمنت سەمیرە عەبدوڵڵا محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ سەمیرە خان بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بی هاوڕیان لایڤەکە شێر بکەن لای خۆتان و زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست چونکە لە کۆتایی پرۆگرامیشدا 5 کەسی دیکە هەڵدەبژێری هەروەکو دەزان ئیدی وردە لە کۆتایی پرۆگرام نزیک دەبینەوە بۆیە پەلە بکەن لە کۆمنت نووسی لە پەیوەندیکردن تاوەکو بەخت یاوەرتان بێ ئیشەڵڵا بچینە پەیوەندی دواترمان ناسکەمان لەگەڵە ناسکە خانم کاتت باش ناسکە خان ئەو کاتەی تۆش باش سڵاو دەبێ گیانەکەم باشی باشم گیان سپاس تۆ چۆنی یاخۆ باشبی ئێمەش زۆر باشین سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی سپاس دەکەم لە ڕانیە لە ڕانیەوە سەر هەردوو چاوانمان ناسکە خان پێم بڵێ بەچیەوە خەریکی چکارەی وەڵا زڵی ماڵم دایکم لەشت ساغ بێ ئیشەڵڵا دایکایەتی گەورەترین کار و ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە سپاس دەکەم گیان لەشت ساغ بێ ئیشەڵڵا فەرموو بچینە لای ڕەنگەکان با ڕەنگی سەوز بێ باشە ڕەنگی سەوز ئەی کام ژمارە لە ڕەنگی سەوز ژمارە سێ ژمارە سێ با پرسیارەکە بێتە سەر شاشە ئەڵێ هاڤانە پایتەختی کوێیە هیچ زانیاریم لەسەر نییە ئەگەر اختیارم دەیتێ ئەختیارت بدەمێ زۆر ئاسانە شوێنێک بڵێ دایکی هەناسکە خانم بورە ئیسپانیانە نەخێر هۆڵندا فەڕەنسا یان کوبا کوبا دڵنیای وڵات دڵنیانیم دڵنیانە بەڵام من پێ دەڵێم دڵنیا با وەڵامی ڕاست ببینین بەڵێ کوبایە وەڵامی دروست سپاس بۆ پەیوەندیەکەت ناسکەخان لە ڕانیەوە سەرچاوانم دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت بچینە لای کۆمنت سەرهەنگ ئازاد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک سەرهەنگ ئازاد بۆ کۆمنتەکەت دەستەکانت خۆش بێ و دەتوانی بەردەوام دووبارە کۆمنت بنووسی تاوەکو بەخت یاوەرت بێ بچینە پەیوەندی دواترمان هودامان لەگەڵە هودا خانم کاتت باش هەموو کاتێکت باش زۆر سپاس دەکەم سەرکەوتوو بشەیمان خان زۆر سپاس من باشمەی تۆ باشی وەڵا الحەمدولیلا زۆر باشین لەخوای بەزیادیبەت ئێوە باش بن هودا خان بەڵێ پێم بڵێ ئەتۆ هەر ئەو کەسێنی چەند جاری دیکە پەیوەندیت کردووە بەڵێ من بوومە هاوڕێی بەرنامەتان ئێستا بینەرەکانم دەبێتەوە ناوەکەت ئاشنا بوو گوتم دەبی هەر هەڵ بیتن ماشەڵڵە دەستت خۆش بێ نەخێر بە زیرەکی خۆتە پەیوەندی دەکەی دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم بەس وەڵا ئەو جارە خوشکم بوومەوەی کرد ڕاستیەکەی دەی زۆر باشە گرنگ نییە گرنگ بەشداریکردنە و جار کامێکتان بێ دەستان خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت و سپاس بۆ بینەربوونت گیانەکەم سپاس دەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی ڕاستیەوە کوچلەکەت زۆر سپاس با بزانین کام زۆر ژمارەشت لێ دەوێت جوانە ماشەڵڵا سپاس دڵەکەم چاوت جوانە بزانین کام ڕەنگت دەوێ ببوورە کام ژمارە یەک پرسیاری ژمارە یەک بۆ هوداخان هاوڕێی پرۆگراممان دەڵێ گۆرانی بینی من و تۆ بەرهەمی کام هونەرمەندە
بەڵێ بەڵێ عباسی کەمەندی دڵنیایی بەڵێ دڵنیام هودا خان سەڵتت خۆش نییە دەتوانین تۆزێکیمان بۆ بڵێ وەڵام سەوتم زۆر خۆشە یعنی وەک بڵێ ناو برادەرەکانم ئەڵێن ئەکسەدەم خۆشەکە بەڵام لێرە داوای بڕن دەکەم دێ خۆچی ئەرێ خۆناخۆ وەڵا. کەس ناتبینیتن ئەها کۆپلەیەکش بۆ ئێمە بڵێ قابل لە چی تێدایە بەخواسەی ماخان ناتوانم دێ لە خۆگە نزیکم بای ئینشەڵا جارێکیان کۆپلەیەکی ئەو گۆرانیەمان بۆ بڵێ هودا خان وەڵا داوای لێ بڕن دەکەم سەیمان خان دەی زۆر سپاس دەستت خۆش بێ بەڵێ سپاس وەڵامەکەش بە تۆ. زۆر زۆر دروستە بینی من و تۆ گۆرانی عباسی کەمەندیە کە بەڕاستی سەڵتێکی زێجگار تایبەت و خۆشی هەیە با بچینە لای کۆمنت مەڕوان ب محەممەد لە کۆمنت وەڵامی ڕاستی زانی و هاوکارانم هەڵیان بژاردووە سپاس بۆ کۆمنتەکە دەستت خۆش بێ هاوڕێیان و کەسانی سەر لە لایڤ بۆ سەیرمان دەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان ئەوە لە بیر مەکەم بۆی هەلی بردنەوەتان زیاتر بێ و زۆرترین کۆمنت بە وەڵامی ڕاست بنووسن من هاوڕێ هاوکارانم هەر خەریکی و پرسیارە دەبن تا دەچمە پرسیاری دواتر واتە ئێستا ئێوە بۆ عباسی کەمەندی دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن تا من پرسیاری داهاتوو دەکەم بچینە لای پەیوەندی کێمان لەگەڵا کاک حەسەنم کاتت باش السلام عليكم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵا الله باش کاک حەسەن باشی خوشکە شەیما زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی هەولێر لە هەولێرەوە سەرچاوانمە کاک حەسەن چەندەم جارتە پەیوەندی دەکەی ئەو لە ماوەی هەفتەی تازە ئەو لە ماوەی هەفتێکی چارجار سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ بینەربوونت یاخۆ دەستت خۆش بێ ئەوە بۆ کەسانی کە دەڵێن پەیوەندی وەرناگیرێتن تۆزێک زیرەکی دێ وەکو جەنابتان کاک حەسەن و هوداخان کەەوە چەند جارە پەیوەندی بکەن خوشکە شەیما ئەوە دەبی فەرتی فێری هەیە فەرتی فێری هەیە دەی بەکاربینی وەڵای ئەجە پێمان ناڵێ فرت و فێر و فەنوشتە چییە؟ بۆ خوای خوشکی من ئەمە نیازەکەم هەیە دەڕواتە هەردەگری عنی بەرنامەی خۆی دەدایە دەڕواتە هەردەگری دەی باشە هیوادارم ئێستا بینەرەکانمان جویان لێت بێ ئەو بەرنامەی تودا بەزێنە نازانم مەسەلە چییە؟ بەرنامە نییە ئەو بیلادیە بیلادی ئەو هەیە دەی زۆر باشەوە شانست هەیە لە پرۆگرامیمە ئەو شتت هەیە و پەیوەندیەکەت وەردەگیرێ بەڕێزی خوشکی من فەرموو بچینە لای ڕەنگەکان هەروەکی جاران باش دەردی باشە هەروەکو جاران بازرد بی کام ژمارە؟ سێ ژمارە سێ باشە پێم بڵێ با پرسیارکە بێتە سەر شاشە ئەڵێ درێژی مەلەوانگە لە ئۆلۆمپیادا چەندە؟ والله ئەوە قورسە وەڵا قۆرز نییە کاک حەسەن زۆر ئاسانە ئەوەی تۆفی ئەوەی بێت تۆ پێ بێت نەمزانی بەدەوایان قورسە تۆزێک بیری لێ بکەوە درێژی مەلەوانگە لە ئۆلۆمپیادا چەندە؟ 15 مەتر زۆر زیاترە کاک حەسەن زیاترە 100 مەتر وەڵاهی سەتیش کەمترە هەمووی نارێم باشە پێم بڵێ 56 هەفتە 56 هەفتە با پەنجاوی با پەنجابی پەنجا و ناشی گۆڕی کاک حەسەن کاک حەسەن هەموو ئەو چەند جاری پەیوەندیت کردووە هەمووی وەڵامی ڕاست زانیوە؟ هەموو زانیە بەڵێ دەستت خۆش بێ ئافرین سوپاس بۆ پەیوەندیەکەت با بچینە لای وەڵامی ڕاست بەڵێ ئەم وەڵامەش زۆر دروستە دەستەکانت خۆش بی کاک حەسەن کچە وردیلە لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سوپاس بۆ کچە وردیلە بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بی یاخۆ بچینە پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا بەڵێ بەڵێ هۆڤا خانم کاتت باش ئەم کاتێک تۆش باش چۆنی گیانەکەم باشی تۆ سەلامت بیاخۆ یۆڵا ئەمە باشینە تو کوی وا سەلامت بیاخۆ هۆڤا پێم بڵێ بە چیوە خەریکی تە چەمچەماڵ باشە لە چەمچەماڵ و لەگەڵمانی ئەی چ کاری خوێندکاری بەڵێ کام قۆناغی پۆلی هەشت پۆلی هەشتی پێم بڵێ زیرەکی لە قوتابخانە وڵا عیبمان نییە عیبتانی یەخوات بێ عیببی ئەی پێ بڵێ پێت خۆشە ببی بەچی لە داهاتوودا بەڵێ پێت خۆشە ببی بەچی لە داهاتوو وڵا شیکاری وەرشی شیکاری نەخۆشیەکان حەزەکەم بم بە شیکاری وەرشی شیکاری وەرزشی دەی ئینشاڵڵا دیارە لەگەڵ وەرزش بینت باشە سەلامت بیاخۆ ڕەنگی سەوز باشە ڕەنگی سەوز کام ژمارە
ژمارە یەک. ژمارە یەک بزانم ئەڵێ چی پرسیارەکە باوێتە سەر شاشە تاکو بۆ هۆڤای بخوێنەوە. ئەڵێ سەرەتاکەی لە دەرگادایە کۆتاییەکەی لە دەستی تۆدایە ئەوە چییە؟ چی؟ مەتەڵ دەڵێ سەرەتاکەی لە دەرگادایە و کۆتاییەکەی لە دەستی تۆدایە ئەو شتە چییە؟ وڵا یەک تەخەبەسی. هۆڤا هەموو ماڵێکیش هەیەتی. کلیل دڵنیای؟ بەڵێ. بەڵێ دڵنیایە با وەڵامی ڕاست ببینین ئێمەش. بەڵێ کلیلە دەستت خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت هۆڤا. دەستت خۆش. سەرچاوانمە سواز بۆ پەیوەندیەکەی هۆڤا لە چەمچەماڵەوە. کۆسار ڕزگار لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆسار ڕزگار بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بی یەخوا. بچینە پەیوەندی دواتربان. فرسانمان لەگەڵا. فرسانم کاتت باش؟ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش کاک فرسان؟ باشین شەیمە خان. یاخوا باش بی ئێمە زۆر باشین سوپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە بەردەڕەشەوە. لە بەردەڕەشەوە سەر هەردوو چاوانمان. کاک فرسان بەچیەوە خەریکی؟ وڵام مامۆستام. لەشە ساغ بێ ئیشەڵڵا. فەرموو با بچینە لای ڕەنگەکان کام ڕەنگەیانت دەوێ؟ ڕەنگی شین. ڕەنگی شین. باشە کام ژمارە لە ڕەنگی شین؟ ژمارە دوو. ژمارە دوو. دەڵێ کام وڵات یەکەم وڵات بوو کە پارەی کاغەزی داهێنا؟ وڵات پارەی کاغەزی داهێنا. بەڵێ. وای شەیمە خان. زۆر ئاسانە وڵاتێکە کە زۆر جار زۆربەی شتەکان کاتێک یەکەم جار دەردەچێت لەوێوە دەردەچێت. سویسرا. نەخێر سویسرا نییە. چین. بەڵێ. کوێت گوت کاک فرسان؟ چین. چین؟ چین. 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 چین دوا وەڵامتە؟ بەڵێ. بەڵێ دوا وەڵامیتی با وەڵامی دروست ببینین ئێمەش. بەڵێ چین وەڵامێکی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت. سەرچاوانمان سپاس بۆ تۆش. ڕەهێل محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک ڕەهێل بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بی یاخوا. هاوڕێیان لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لایخۆتان بۆ یاریبردنەوەتان زیاتر بێ و زۆرترین کۆمنت بۆ وەڵامی پرسیارەکان بنووسن. بچینە پەیوەند. کاک عەلی ئەم کاتت باش؟ کاک عەلی؟ بەڵێ. سڵاوت لێبێ. سڵاو لێیەوە. زۆر سپاس. چۆنی تەندروستیت باشە ئیشەڵڵا؟ سەلامەت بی سپاس دەکەم. سەلامەت بی. باش بی. کاک عەلی لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان بەچێوە خەریکی؟ وەڵاهی کرێکارم. لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوبی لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی کاک عەلی؟ وەڵاهی باشم ئەلحەمدولیلا. یاخوا هەر باش بی ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر زۆر خۆش بۆ ئەمساڵ. سپاس بۆ خوا ئەلحەمدولیلا. سپاس بۆ خوا ئەلحەمدولیلا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. وەڵاهی با ڕەنگی شین بێ. باشە ڕەنگی شین. ئەی کام ژمارە؟ بەڵێ. کام ژمارەت دەوێ؟ ژمارەکان وەڵاهی شاشەکەم لە بەردەستانی لە یەک تا پێنج. لە یەک تا پێنج. با ژمارە چوار بێ. باشە با ژمارە چوار بێ. ئەڵێ یەکەم پایتەختی ئەمریکا کوێ بوو؟ یەکەم پایتەختی ئەمریکا. بەڵێ. بەپێی زانیاری من ڕەنگە واشنگتن بێ. نەخێر ئەوێ نییە بیگۆڕە. شوێنێکی زۆر گەورەیە خەڵک بۆ گەشتیار ئەگەر بچێ بۆ ئەمریکا بە دڵنیاییەوە سەردانی ئەوێش دەکات. ئەگەر بترێت چەند هەڵبژاردنێکم بیتێ. شارێکی حتمان ئەگەر ئەو جارە شارێکی دیکە بڵێ لە ئەمریکا وەڵامەکەی دروست دەبێ. نیویۆرک. دڵنیای؟
والله زۆر دڵنیانیم بڵێن زۆر دڵنیانە بەڵام وەڵامەکەی نیویۆرکە بەڵێ وەڵام نیویۆرک وەڵامی دروستە دەستت خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەی کاک عەلی لە سلێمانیەوە. سلامت یاخوا سلامت دەستی خۆش بێ. سەرچاوانمان سپاس بۆ پەیوەندیەکەت لە لای کۆمنت. ڕەهێل محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە دەستی خۆش بێ. سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان دەتوان بەبەردەوام کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست بێگومان بزانین. محەممەد پێنجوێنی وەڵامی ڕاستی نووسیوە دەستی خۆش بێ. هەناسە عەبدوڵڵا ویش بە هەمان شێوە وەڵامی دروستی نووسیوە. هەروەها حەیدەر چۆمانی بە هەمان شێوە وەڵامی ڕاستی نووسیوە دەستی خۆش بێ. و ئاشنا حەسەن ئەویش وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان دەستەکانتان خۆش بێ یاخوا بەردەوام لە کۆمنت نووسین هێشتان کاتی پرۆگرام ماوە و هەروەها ناویشتان دەستی سێنێ و تیرپشکۆ کە 13/4 سێم ڕۆژی جەژن لە فامی بۆڵ تیرپشک ئەنجام دەدەین کۆمەڵێک دیاری زۆر تایبەتمان بۆ ئامادە کردوون. سپاس بۆ سپۆنسەرانمان. بچینە لای پەیوەندیەکی داهاتوو دیاریمان لەگەڵا. کاک دیاری ئەم کاتت باش؟ سڵاو لێ بەخاتن. سڵاو لە ئێوەش تەندروستی چۆنە کاک دیاری؟ ئەڵڵا من باشم دەنگ و بەسیەوە. یاخوا باش بی وەڵا ئێمەش باشینەوە دەژێنی تر. لەخوا وەزیاوە. یاخوا باش بی. لەکوێوە لەگەڵمانی کاک دیاری؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانمان بەچیەوە خەریکی چ کارەی؟ وەڵا من خوێندکارم. کام قۆناغ؟ پۆلی هەشتم. پۆلی هەشتی یاخوا سەرکەوتوو بیت ئیشەڵڵا. پێم بڵێ پێت خۆشە لە داهاتوو ببی بەچی؟ من وەڵای حەزەکەم بم بە ئەندازیار. دەی ئینشاءڵڵا ئیشەڵڵا کاکی ئەندازیار فەرموو با بچینە لای ڕەنگەکان. ئەڵا ڕەنگی شین. باشە ڕەنگی شین. کام ژمارەیانت دەوێ؟ ژمارە سێ. بزانین ژمارە سێ ئەرێ وەڵا ژمارە سێش ماوە. با پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمە ئەڵێ یەکەم فیلمی سینەمایی لە جیهاندا کەی نمایش کرا؟ کەی نمایش کرا؟ بەڵێ؟ اختیارمان نەدەیتێ؟ وەڵاهی ئاسانە زۆر. 1930. وەڵاهی زۆر نزیکیت کردەوە. نزیکترە بەرەو سەرای بەرەخۆ. ئەجا ئێستان پێ دەڵم 1920 یان 1940. 1940. دڵنیای؟ وەڵای ئێخۆ ئەتوگوتت سی ئێخۆ بیستەکەش بەقەدەر چلەکەی لە سیەکەی نزیکە. 1920. 1920 با وەڵامی ڕاست ببینی. بەڵێ 1920 وەڵامێکی دروستە دەستت خۆش بێ. سواز بۆ تۆ سواز بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ. هانە ئەمیر لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت. کێمان لەگەڵا؟ کاک هاڕوون ئەم کاتت باش؟ ئەم کاتەی تۆ باشتر. باش بەڕێزم. سەلامەتی سپاس دەکەم. یاخۆ باش بی. ئێمەش باشین زۆر سپاس. دەکوێوە لەگەڵمانی؟ لە کەرکووکەوە. سەر هەردوو چاوانمان لە کەرکووکی خۆشەویستەوە بەچیەوە خەریکی کاک هاڕوون؟ من کاسبم. لەشت سابێ ئیشەڵڵا سەرکەوتوو بێت. فەرموو بچینە لە زۆر مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. بچینە لای ڕەنگەکان. کام ڕەنگیان پرسیاری ئاسانە. وەڵای هەموو پرسیارەکانمان ئاسان. ئەگەر گرانیش بێ من لۆدا ئاسان دەکەم. با پەمەیی بێت. باشە با پەمەیی بێ بزانین. کام ژمارە کاک هاڕوون؟ چەند ماوە زەحمەت بێ نەبێت؟ تا 5مان هەیە هەمووی ماوە. با دوو بێت. باشە دوو بزانین دووەکە ئەڵێ چی پرسیارەکە؟ با پرسیارەکە بێتە سەر شاشە اینجا بۆی ئەخوێنمەوە. پلەی گەرمی لەشی مرۆڤ چەندە؟ 37. یارمەتێ پشمان بکەیت. دڵنیای نایگۆڕی؟ زۆر دڵنیا نیم لە زۆر لەبیرم نەماوە. بەڵێ وەڵامێکی دروستە دەستت خۆش بێ و سواز بۆ پەیوەندیەکە. زۆر سوپاسە. ئێمە کەی چییە ناومانەتێتە تیرروپشتەوە؟ بە دڵنیاییەوە 13/4 ئێمە تیرروپشک ئەنجام دەدەین کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی تێدایە. 13/4 لە سێم ڕۆژی جەژن لە فامی بۆڵ تیرروپشک ئەنجام دەدەین کۆمەڵێک دیاری زۆر تایبەتی تێدایە
و لە هەمان کاتشدا بەیانی دەتوانین پەیوەندی بە هاوکاران بۆکەی جیا لەوەی کە ناو دەستی تیورپشک و دیارێکی بچووکیشت پێشکەش دەکەن. زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس بۆ تۆ. مەدان هەر زۆر بێت. زۆر مەمنون سپاس بۆ تۆش. بچینە لای کۆمنتەکان هاوڕێیان. علی حوسێن لە کۆمنت وەڵامی نووسیوە. سپاس بۆ علی حوسێن بۆ کۆمنتەکەی دەستی و خۆش بێ و پەیوەندی دواترمان ئەحمەدمان لەگەڵا. کاک ئەحمەد ئەم کاتت باش. ئەم کاتێک تۆش باش بەڕێز. یاخوا هەر باش بی باشی کاک حەسەن. کاک ئەحمەد ببوورە. سەلامەتی. لەکوێوە لەگەڵمانی؟ لە شارۆچکە شکارتە لە ئیدارەی ڕاپەڕی. لە شارۆچکەی شکارتە سەر بە ئیدارەی ڕاپەڕی. بەڵێ بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. سپاس بۆ بینێربوونت کاک ئەحمەد. بچیەوە خەریکی؟ وەڵای بەچیەوە خەریک نیمە ساقی بالیسم لە ماڵەوە. دێ ئیشاڵڵا کارێکی باش دەدۆزیتەوە کاک ئەحمەد. ئیشاڵڵا. فەرمووە ڕەنگێکم باڵ بژێرە. ڕەنگی سپی تێدایە ڕەنگی سپی. ئایرە وەڵا ڕەنگی سپی تێدایە ئەوە بۆشتم هێنا. لە 1 تا 5 ژمارەیەکشم باڵ بژێرە. ژمارە 5. ژمارە 5 جا پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆ کاک ئەحمەدی بخوێنمەوە. ئەڵێ گەورەترین شاری جیهان ناوی چییە؟ گەورەترین چی؟ گەورەترین شاری جیهان ناوی چییە؟ بەڵێ؟ ئەمریکا. نەخێر ئەمریکا خۆی وڵاتێکە ناوی شارێکم پێ بڵێ. ئەتوەرەی گەورەترین وڵات ئێگەر نا دەڵێم گەورەترین شاری جیهان ناوی چییە؟ شاری جیهان؟ بەڵێ گەورەترین شاری جیهان. بە قورئان نازانم کورە دوێت دوی اختیاران بڵێ بزانم کامیانە. ئەختیارت بدەمێ با بزانم کوێت بدەمێ. لەندەن، واشنتن، تۆکیۆ. وەڵا بزانم لەندەن نیە لەندەن نانە لەندەن یا واشنتن یان تۆکیۆ. وەڵاهی نازانم بە قورئان. تۆ بێش تۆ ناوی تێ کاری دووەمینت بوو واشنتن. واشنتن یان تۆکیۆ کاک ئەحمەد. کاکە با پرسیاری سێ من بی بە زەنگ داهۆ چۆن دەبێت. باشە با تۆکیۆ بێ با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ تۆکیۆیە دەستی خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکان خۆش بێ. جەلال کاکەیی لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ جەلال کاکەیی و بۆ کۆمنتەکەی دەستەکانی خۆش بێ. ئێستا سازگارمان لەگەڵا. سازگار خانم کاتت باش؟ بەڵێ بەساقە ئەی تۆژەم کاتت باش بەڕێز. زۆر سپاس من باشمەی تۆ چۆنی؟ یخوا باشی بەساقە شتێمەش باشی. زۆر سپاس. لەکوێوە لەگەڵمانی سازگار خان؟ پیرەمەگرون. لە پیرەمەگرونەوە هەردوو چاوانمان ڕێزم هەیە بۆ خۆت و خانەوادەکەت. بەساقە ساڵ خۆش بێ. سپاس دەکەم. بەچیەوە خەریکی سازگار خان؟ وەڵامی ژنی ماڵەوە. لەشت ساغبێ ئیشەڵڵا. فەرموو با بچینە لای ڕەنگەکان. وەڵا با ڕەنگی مۆر بێ. کام ژمارە؟ با ژمارە 1 بێ. ژمارە 1 بزانین ئەڵێ چین. با پرسیارکە بێتە سەر شاشە تاکو بۆ سازگارخانی بخوێنمەوە. زۆرترین ئاین ئەکەوێتە کام وڵات؟ زۆرترین ئاین ئەکەوێتە کام وڵات؟ بەڵێ. کار ئاسانی. زۆر ئاسانە ماشەڵڵا هەر شتێکیان پێ باش بێ دەیپەرستن. وڵاتی عەرەب؟ نەخێر عەرەبی نییە وڵاتێکی عەرەبی نییە سازگار خان. سعودیان عەرەبی نییە وڵاتێکی عەرەبی نییە سازگار خان. فەڕەنسا؟ فەڕەنساش نییە. هیندستان؟ دڵنیای؟ بەڵێ دڵنیایە. با وەڵامی دروست ببینین. بەڵێ هیندستانە. دەستت خۆش بێ سازگار خان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەستت خۆش بێ. بەڵێ فەرموو پێم بڵێن کێ لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە؟
عمر ئیبراهیم لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کاک عومەر و سپاس بۆ کۆمنتەکانیان. سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG بە سیارێکی 0 کیلومتری مۆدل 2024 هەروە ئێم سنتەر بە آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو گروپ بۆ بەرەمەکانی LG هەروە هۆم ئیستانبول و سۆنگل لایت و ئەتاسای ئوڤێننا. ئەمانە کۆمەڵێک دیاری زۆر تایبەت و گرانبەهایان بۆ ئامادەکردوون کە سێم ڕۆژی جەژن 13/4 لە فامیلی مۆڵ تیرپشک ئەنجام دەدەین دووبارە و دیارێت تایبەتانە بۆ ئەوی خۆشەویست دەردەچێت. بۆیە ماوەیەکی کەم ماوە بۆیە هەوڵدەن زۆرترین کۆمنت بنووسن، لایڤەکە شێر بکەن لای خۆتان و هەروەها هەوڵ بدەن پەیوەندی بکەن ئیشەڵڵا وەختە دیاوەرتان بێ. دووبارە سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام. ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنە وڵاتان. دووبارە سلااوتانە بێت خۆشەویستان، دوای ناوبڕێکی کورد گەڕاینە وڵاتان. دووبارە دەمەوێت سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم. MG کە سارێکی 0 کیلومتری ئامادە کردووە، هەروە ئێم سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بۆ بەرهەمی LG، هۆم ئیستانبول، سۆنگل لایت و ئەتاسای ئوڤێننا. ئەمانە کۆمەڵێک دیاری سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەنن کە نەرۆکو دەزانین بە درێژای مانگە ڕەمەزانی پیرۆز کۆمەڵێک چالاکی پرۆگراممان پێشکەش کردوون، هەم لە فامیلی مۆڵ هەمیش لە کەناڵ پرۆگرام ڕاستە خۆمان هەبووە. بۆیە دەتوانن پەیوەندی بکەن و هەروەها لە کۆمنت وەڵامی ڕاست بنووسن وەروە پەیوەندی بکەن و لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆ ئەوی بە خدیاوەرتان بێ. اینجا دەمەوێت پێتان بڵێن بۆ ئەو کەسانەی کەوا کۆمنت دەنووسن و لە کۆتایی پرۆگرام دەبێت 5 کەسی دیکە لە کۆمنت هەڵدەبژێرین و ناویان دەچێتە نێو تیرپشکە و جیا لەو کەسانێکەوە لەگەڵ هەر پرسیارێک هاوکارانم کەسێک لە کۆمنت هەڵدەبژێرن. دووبارە سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ پەیوەندیەکانتان. بچینە لای پەیوەندی دواتر. ئاسۆمان لەگەڵەکە. ئاسۆم کاتت باش؟ سڵاوت لێبێم کاتت باش؟ باشی میهرەبانمان لەگەڵە میهرەبان خانم کاتت باش؟ بەیان لە حاجیەوە. بەیان لە حاجیاوە سەر هەردوو چاوانمان بەیان خان ببوورە. بەیان خان تەندروستی چۆنە؟ زۆر مەمنون، سپاس دەکەم چۆن نافەقیسی. یاخۆ باشبی منیش زۆر باشم، زۆر سپاس دەکەم. بەچیەوە خەریکی بێ بەڵێ؟ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دەردەوتنتان بۆ دەکات. زۆر زۆر سپاس دەکەم، دەستی تۆش خۆش بێ. سپاس بۆ بینەربوون و سپاس بۆ پەیوەندیەکەت. بەیان خان بەچیەوە خەریکی؟ وەڵا هەرشنی ناڵەوەم لە شسا بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بێت. سپاس بۆ بینەربوونت دووبارە. بەیان خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با بۆ فیسیە کام ژمارە؟ بەژمارە سێ بێ. ژمارە سێ دەڵێ گەورەترین وڵات لە ڕووی ڕووبەرەوە ناوی چییە؟ اختیاری لەگەڵ نییە؟ وڵاتێکی زۆر گەورەیە بەیان خان، تۆزێک بیری لێ بکەو بە دڵنیاییەوە ئەیزانی. وەڵا ئەگەر اختیاری لەگەڵ بێ باشە. ئەمریکا یان ڕووسیا؟ ئەمریکا چۆنە؟ وەڵاهی نازانم. با رووسیا بێ. با رووسیا بە رووسیام زۆر پێ باشە. زۆر سپاس. بەڵێ رووسیا وەڵامە دروستەکەی. دەستی تۆش خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ تۆش، سپاس بۆ تۆش، دەستت خۆش بێ. بچینە لای کۆمنت هاوڕێیان. عوسمان شاتوانی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان. دەتوان بەردەوام کۆمنت بنووسن تاوەکو هەلی بردنەوەتان زیاتر بێ. بچینە لای پەیوەندیەکی دیکە. میهرەبانمان لەگەڵە. میهرەبان خانم کاتت باش؟ ئەم کاتە باشی ماخام باشی؟ من زۆر باشم، تۆ چۆنی؟ بەساخۆم تۆ چۆنی گیان باشی؟ یاخۆ باشبی دڵەکەم وەڵا زۆر باشمە الحەمدولله. لەخوا بە زیادێ شاشەکان ڕوو ناکردوێتەوە. گەلێک گەلێک مەمنون. زۆر سپاس بۆ قسە جوانەکانت. زۆر سپاس دەکەم. بەچیەوە خەریکی میهرەبان خان؟ وەڵایی لە ماڵەوەم هەرژنی ماڵەوە. ئیشەڵڵا. لە کام شار لەگەڵمانی؟ لە سلێمانی. سەر هەردوو چاوانمان لە هەولێر هەتا سلێمانی پێم بڵێ بینەری پرۆگرامەکەمانی و لە کێوە سەیری دەکەی و لە کێوە پەیوەندی دەکەی؟ وەڵایی لە ئەوڵی ڕەمەزانەوە بینەری پرۆگرامەکەتانم، بەڵام
ماوەی 2 ڕۆژە خەریکی تەلەفۆن کردنم ئەم شەو بۆ وەرگیرا. ئەلحەمدوللا لە کۆتایی ئایدە پەیوەندیەکەت وەرگیرا. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ بینەربوونت. با بچینە لای ڕەنگەکان. وەڵا با ڕەنگی سەوز بێ. باشە ڕەنگی سەوز کام ژمارە؟ وەڵایی ژمارە 2 بێ بە. ژمارە 2 بزانین ئەڵێ چی؟ پایتەختی وڵاتی هۆڵەندا ناوی چییە؟ پایتەختی وڵاتی هۆڵەندا؟ بەڵێ هۆڵەندا بۆ خوا شاری گوڵ نازانم بە وڵاتی گوڵ ناسرا بەس پایتەختەکە بەڵێ بەڵێ بە دڵنیایی ئەمستردام وازانم ئەمستردامە وابزانێ ئەمستردامە پێ دڵم دڵنیا بە هەروە بزانم مەبە بە ئەمستردامە بەڵێ بەڵێ تەواوە ئەمستردامە دەستت خۆش بێ. سپاس بۆ زۆر سپاس بۆ تۆ شەیماخان دەستەکانی تۆش خۆش بێ. زۆر سپاس گیانەکەم دەستت خۆش بێ. تریفە ئێف سالار لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسووە. سپاس بۆ کۆمنتەکەت گیانەکەم دەستت خۆش بێ. دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکە لای خۆتان. بچینە پەیوەندیەکی دیکە بزانین کێمان لەگەڵا. سەرهەنگمان لەگەڵا. کاک سەرهەنگەم کاتت باش؟ کاتت باش هەموو کاتێکش باش. باشی کاکە؟ باشی بەڕێزی شەکتاو. وەڵا باشی نەتوکوی؟ زۆر باشین دەرێزێ یاخۆ باش بی لەکوێوە لەگەڵمانی؟ لە سێوە. بەڵێ؟ لە سێوە سێ. وەڵی تێنەگەیشتم ببوورە؟ لە سێ نزیک قەزای خەبات. نزیک قەزای خەبات. دەی زۆر باشە لەش ساغ بێ و سپاس بۆ بینەربوونت بووە پەیوەندیەکەت. بچینە لای ڕەنگەکان زانین کام ڕەنگەت دەوێت. ڕەنگی ڕەش. باشە ڕەنگی ڕەش بزانین کام ژمارە؟ ژمارە 4. وەڵی ژمارە 4 بەداخەوە نەماوە. 2 گۆڕی شاعیری کورد وەلی دێوانە لەکوێیە؟ گۆڕی شاعیری کورد بەڵێ وەلی دێوانە لەکوێیە؟ وەلی دێوانە وڵی حتمما لای ڕۆژهەڵاتیە جەنازان شوێنێت شارەکە زەبێت. وەڵی کێ دەڵێ لە ڕۆژهەڵاتە؟ وەلی دێوانە هەر لە باشوورە کاک سەرهەنگ. لە باشووری کوردستانە بەس لە کام شار؟ لە باشووری کوردستان؟ بەڵێ سلێمانی. نەخێر لە سلێمانی نییە. لە سێ سادەخە. دڵنیای؟ بەڵێ سێ سادەخ. باشە با وەڵامی دروست ببینین. بەڵێ سید سادقە. دەستەکان خۆش بێ کاک سەرهەنگ. سپاس بۆ وەڵامەکەت و بۆ کۆمنتەک بۆ پەیوەندیەکەت. سەرچاوانمان. سەوسان حەمەد سەعید لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە و کارانە مەڵیان بژاردووە. دەستی خۆش بێ سپاسی دەکەین. هاوڕێیان دەتوان بەردەوام کۆمنت بنووسن هێشتان کاتماوە. بچینە پەیوەندیەکی دیکە. هەیڤامان لەگەڵا. هەیڤام کاتت باش؟ ئەم کاتی ئێوەش باش. چۆنی دڵەکەم؟ زۆر سپاس ئێوە باشن. ئەیمەش باشین. ئەی تۆ باشی؟ ئەلحەمدوللا. یاخۆ باشبی. لەکوێوە لەگەڵمانی هەیڤا؟ لە چەمچەماڵەوە. لە چەمچەماڵەوە. سەر هەردوو چاوانم بەچیەوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. لە کام قۆناغی؟ قۆناغی دەیزانستی. دەیزانستی. سەرکەوتوبیت ئیشەڵڵا داهاتوێکی گەشت و ڕوونت هەبی لەو شوێنەبی کە خۆت ئامانجتە و هەوڵی بۆ دەدەی. ئیشەڵڵا زۆر سپاس. ئینشاءڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی سووردە. باشە ڕەنگی سوور. چ ژمارەیەک لە ڕەنگی سوور؟ ژمارەیەک. ژمارە 1. دەڵێ 1 سانتیمەتر چەند میلیمەترە؟ 1000 میلیمەتر. دڵنیای؟ وڵای تەقریبەن. زۆر زۆرە هەیڤە. دەبێ بزانیت قوتابیەکی زیرەکی. 1000 سانتیمەتر. 1 سانتیمەتر چەند میلیمەترە؟ بەخۆی سانتیمێک زۆر کەمە. سانتیمەتر میلیمەترە.
والله تۆزە میشۆشە کردم ئەخر ئەو هەزاری گوتت گەلک زۆر بوو یعنی هەر زۆر زۆر بوو نەک گەلک زۆر بوو 100 دانەیە 100 دانەش گەلک زۆرە 10 ملیمەتر دڵنیای بەڵێ بەڵێ دڵنیایە 10 ملیمەتر بابزانی چەندە بەڵێ 10 ملیمەترە دەستت خۆش بێ هەیڤە سپاس بۆ پەیوەندیەکە سەرچاوانم عادل ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک عادل بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ بچینە پەیوەندیەکی دیکە ڕیان خانم کاتت باش کاتەی تێدا چۆنی گیانەکەم باش یاخۆ باش بی ئێمەش زۆر باشین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەکوێوە لەگەڵمانی هەولێر ڕیان خان بەچیەوە خەریکی بەڵێ بەچیەوە خەریکی چ کارەی وڵای بەکاری ماڵەوە لەش ساڵی ئیشاڵڵای لەگەڵ ڕۆژ و ڕەمەزان چۆن بوون وڵای بازی والله الحەمدوللا ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر زۆر خۆش بوو ئەمساڵ زۆر بە ئاسانی وا خەریکەیدی وردە وردە تەواو دەبێت الحەمدوللا ڕیان خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە وڵای ڕەنگی باڕەنگی پاک بێ پرتەقاڵی بەڵێ باشە پرتەقاڵی کام ژمارە لە پرتەقاڵی ژمارە بە سەرچاو ژمارەیەک دەڵێ ئەڵێ چی بزانین هەنگ چەند چاوی هەیە هەنگ چەند چاوی هەیە هەنگ چەند چاوی هەیە بەڵێ دوو دوو نەخێر دووی نییە سێ دواوەڵامم پێ بڵێ بەڵێ سێ نانەست دەڵێم دواوەڵامم پێ بڵێ ینی سێژ نییە یەک ناوەڵایەکیش نییە چوار با اختیارت بدەمێ ڕیان خان ئاستان تێریانە باشە پێ بڵێ 5 یان 10 5 نایگۆڕی دە باشە بانەی گۆڕێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ 5 چاوی هەیە هەنگ زۆر گچکۆکەیە هەر 5ەکە زیاتر ڕێتێک دەچی نەک دەیەکە دەیەکە زۆر زۆر دەبی قەلبی هەموو دەفتە چاو فەقیرەی دەستت خۆش بێت سواز بۆ پەیوەندیەکەی ڕیان خان ئایندە لە کۆمنت وەڵامی نووسیوە هاوکارانم هەڵیان بژاردووە زۆر سپاس بۆ ئایندە بۆ کۆمنتەکەی و بچینە پەیوەندی دواتر بزانین کێمان لەگەڵا کاک مەهدی ئەم کاتت باش باشی نادیگیان سلامەتی یاخۆ یاخۆ باش بی وەڵڵاهی ئەم زۆر باشمە تو کوی باشی کاک مەهدی بەڵێ تەندروستی چۆنە وڵا سپاسەکەم بەڕێز یاخوا هەر باش بی لەکوێوە لەگەڵمانی لە عەربەتەوە لە عەربەتەوە سەر هەردوو چاوانمان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە بە زەرد زەرد باشە ڕەنگی زەرد و کام ژمارە لە ڕەنگی زەرد 1 4 5 ماوە با 4 شۆڕشی پیشەسازی لە کام وڵات سەری هەڵدا کار ئاسانیدادە وەڵڵاهی زۆر ئاسانە کاک مەهدی شوێنەکان ناوەڵێ بەڵێ کاراسانێکمەڵە باشە پێم بڵێ ئینگلتەرا یان سوید با سوید بێ باش سوید بێ ئەی هاوار دڵنیای نایگۆڕی ئێستا کە دەڵێن اختیارمان دێ دوو اختیار لەدەم زیاتر نایکەمە سێش دەڵێن بەشکم یەکسەر وەڵامە دروستەکەی بزانن دوایکە زەحمە نەوێ گوتم سوید یان ئینگلتەرا با سوید بێ بە هەر با سوید بێ بەڵێ دڵنیای نایگۆڕی کاک مەهدی نایگۆڕم ناوەڵڵا نایگۆڕی ئەیا ڕۆوەڵاهی بەداخەوە ئینگلتەرا وەڵامی دروست بوو
دەست خۆشی یاخۆ وەڵی دەستی توش خۆش بی کاک مەهدی بەڕاستی ئاسانکاریێکی باشم بۆ کردی هەروەخت و وەڵامەکەت پێ بدەم. کەراسانی گوڵ بۆ مەز وەڵی بە خۆت نەدگۆڕی دەستت خۆش بێت ئینشاڵڵا بۆ پەیوەندی داهاتوو. بوشرا تاهیر لە کۆمنت وەڵامی نووسیوە سواز بۆ کۆمنتەکەت بشڕەخان دەستت خۆش بێ بچینە پەیوەندیەکی دیکە. کێمان لەگەڵا؟ یادگار ئەم کاتت باش؟ السلام عليكم. علیکم السلام وەڕەحمەت الله. باشی کاکە؟ باشی سلامت. یادگار بەڵێ بەڵێ کاک یادگار ئەمیش هەر گوتم یادگار وابزانم. بەڵێ یادگار. یادگار باشە تەندروستی چۆنە؟ زۆر باشە دەرەزێ یاخوا هەر زۆر باش بێ وەڵا ئەمەش باشین شکر بۆ خوا الحەمدولله. کاک یادگار لەکوێوە لەگەڵمی؟ ناحیەی کەڵک. لە ناحیەی کەڵکەوە سەر هەردوو چاوانمان چ کارەی بەچیوە خەریکی؟ وەڵی کاسی بوو. لەشت ساغ بێ ئیشەڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. شوێ باشە. کام ژمارە؟ ژمارە 5. ژمارە 5 با پرسیارکرێتە سەر شاشە تاکو بۆ کاک یادگاری بخوێنمەوە. چیای گارە دەکەوێتە کام پارێزگای کوردستان؟ چۆن جێ نەبوو. چیای گارە دەکەوێتە کام پارێزگای کوردستان؟ چیای گارە. بەڵێ. هەولێر. نەخێر. ئەوە دهۆک. دڵنیای؟ بەڵێ دڵنیایە با وەڵامی دروست ببینین. بەڵێ دهۆکە دەستت خۆش بە سپاس بۆ وەڵامەکەت. زۆر سپاس بۆ ئێوەش. سەرچاوانمان سپاس بۆ پەیوەندیەکەت. کێ لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە؟ محەممەد عیسا وەڵامی دروستی نووسیوە دەستی خۆش بە سپاس بۆ محەممەد عیسا بۆ کۆمنتەکەی و کێمان لەگەڵا؟ هێرۆ خانم کاتت باش؟ ئەم کاتی خۆت باشی شکر. چۆنی گیانەکەم باشی تۆ؟ سەلامەت دی باشی سپاس دەکەم. یاخوا باش بی وەڵا ئەمەش زۆر باشین ئێوە باشن؟ وەڵا باشی نەخوا بە زیادیە. یاخوا باش بی. هێرۆخان لەکوێوە لەگەڵمانی؟ لە چەمچەماڵەوە. سەر هەردوو چاوانمان لە چەمچەماڵەوە. هێرۆخان بەچۆ خەریکی؟ وەڵی ئافرەتی ماڵەوەم. لەشت ساغ بێ ئیشەڵڵا. هێرۆخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. باش سپی بێ. باشە. ڕەنگی سپی. بە چاوان. چاو خۆش بێ. کام ژمارە؟ ژمارە چەند ماوە؟ 1 2 4. با 2 بێ. 2. شاری عەفرین ئەکەوێتە کام بەشی کوردستان؟ بەڵێ. ڕۆژاوە. دڵنیای؟ نەوەڵا دڵنیا نیم زۆر. وەڵی دڵنیا بە هێرۆخان. بیگۆڕم؟ نا وەڵامەی گۆڕە ئەڵێ دڵنیا بە با وەڵام ڕاست ببینین؟ با وەڵام ڕاست ببینین؟ سووریا. بەڵێ دەکەوێتە ڕۆژ ئاوای کوردستان. هێرۆخان دەستت خۆش بێ سپاس بۆ وەڵامەکە سپاس بۆ پەیوەندیەکەت. سەرچاوانمان دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆش. ئیمان حکمت لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ ئیمان حکمت بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ. بچینە پەیوەندیەکی دیکە بزانین کێمان لەگەڵا دایکی محەممەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی دایکی محەممەد؟ من باشم تۆ چۆنی؟ یاخوار باش بێ وەڵامیش زۆر باشمە. ئێوە باشن؟ الحەمدولله باشی. یاخوار باش. زۆر سپاس. لەکوێوە لەگەڵمی دایکی محەممەد؟ لە کەلارەوە. لە کەلارەوە سەر هەردوو چاوانم. چاوانە خۆش بێت. چ کارەی بەچیوە خەریکی؟ وەڵا ژنی ماڵەوەم. ژنی ماڵەوەی لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت. پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆن بوون؟ ئیدی وردەوردەوە خەریکە کۆتایی پێدێ؟ الحەمدولله باشین وەڵا لەخوا بەزیاد. لەخوای بەزیاد بی. جەژنیش ئیدی وردەوردەوە نزیک دەبێتەوە. باس دەکەم.
باشە یەکەم جارمە خاتم شەیما یەکەم جارمە پەیوەندیم بۆ وەرنەگیری ئەم مانگی ڕەمەزانە دێ ئەلحەمدولillah ئیدیوا ئەمڕۆ پەیوەندیەکەت وەرگیرە خۆشحاڵم بەڕێز ئێمە خۆشحاڵترین لەگەڵ تۆ قسەکەم. سپاس گیانەکەم فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە ڕەش ماوە ئەرێ وەڵا ڕەنگی ڕەشمان هەیە ئەی باشە با ڕەنگی ڕەش بێت. باشە لە نێو بۆکسی ڕەش ژمارە 3 و 5 هەیە کامیانت دەوێ دایکی محەممەد با پێنج بێ ئەڵێ ساڵی چەند چاویلکە ڕەش دامەزرا ئاسانکاریم بۆ بکە دایکی محەممەد بەڵێ ئاسانکاریم بۆ بکە بە چاوان 1946 47 48 کیلومتر باشە ناوەڵە باش نییە کیلوحەوت ئەرێ وەڵات 47 زۆر باشە دەست بە خۆشی زۆر سپاس دەکەم. با وەڵام بکە بێتە سەر شاشە وەڵامی ڕاست بەڵێ 1947 وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکەی دایکی محەممەد لە کەلاری خۆشەویستەوە بەڵێ ئارش مەزهەر لە کۆمنت وەڵامی نووسی و سپاس بۆ کاکە ئارش بۆ کۆمنتەکەی هیوادارم بەردەوام بێ کۆمنتمان بۆ بنووسێ کاک تاڕقمان لەگەڵا سڵاوت لێبێ السلام عليكم ورحمة الله عەلەیکم وبركاته. السلام وەڕەحمەت الله باش کاک تاڕق زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکان لێکم دەستخۆشی لێ برا بەڕێزەکەم پەیوەندیگە وەرگێت. زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ پەیوەندیەکەتان کاک تاڕق لەکوێوە لەگەڵمانی لە شاری کەرکووکەوەڵە لە کەرکووکی خۆشەویستەوە سەر هەردوو چاوانمان فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە وەڵا ڕەنگی سپی باشە ڕەنگی سپی سپی کام ژمارە لە ڕەنگی سپی ژمارە 4 و 1 ماوە وەڵای ئەو برازاکەم وتی ژمارە 2 بەس من ئەڵێم ژمارە 2 ڕۆیش 1 4 ژمارە 1 با پرسیارەکە بێتە سەر شاشە دەڵێ خێرایی نەعامە لە کاتژمێرێکدا چەندە وەڵی ئەوە نازانم ئاسانکاریە شتێ وەڵا با برازایەکە تاوکاریت بکە مادەم لە لاتە وەڵا مناڵە 5 ساڵە منداڵە دەی چاوی ماچ دەکەم با پێت بڵێم 25 کیلۆمەتر 26 کیلۆمەتر 25 کیلۆمەتر پەنا بەخوا 25 یان 26 26 حەزەکەی دڵنیای نایگۆڕی با 26 بێ پێش بەخوای با گەورە 26 بێ کاکەمەی گۆڕا با وەڵامە ڕاست ببینێ ماونەوە سپاسانەکەم دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ 26 کیلۆمەترە خێرای نەعامە لە کاتژمێرێکدا بچینە لای کۆمنت هاوڕێیان دایکی ڤارا لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ دایکی ڤارا بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ بچینە پەیوەندیەکی دیکە و بزانین کێما لەگەڵا محەممەد کاک محەممەد ئەم کاتت باش باش شەوی ئێوەش باش چۆنی تەندروستیت باشە باسی عزیزم تەنها بتوانێ حاڵ وەڵا زۆر باشم زۆر سپاس دەکەمەوەی تۆ چۆنی وەڵا زۆر شکر بۆ خوا زۆر باش یاخۆ باش بی یاخوار باش بی بام دەتە بپرسم ئەم ڕەمەزانە لەگەڵ ڕەمەزانە چۆن بووی وەڵی ماشەڵڵا ڕەمەزانێکی زۆر خۆش بوو زۆر بە ئاسانی بەڕێمان کرد ئەلحەمدولیلا ئیشاڵڵا مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکمان ئینشاڵڵا دەستت خۆش بێ لەکوێ و لەگەڵمانی کاک محەممەد قوربان داهەوە دێرەوە سەر هەردوو چاوانمان بە چیەوە خەریکی کاک محەممەد وەڵا قوربان پیاوی ماڵەوە پیاوی ماڵەوەی ئەوە لۆ وەڵا هەر پەیوەندێک وتی با بڵێن ئافرەتەکان زیاتر وتی ئافرەتی ماڵەوە منتم با پیاوی ماڵەوە وەڵا قوربان لەگەڵ جوتیاریا خەریک دێ لەش ساغ بێ ئیشەڵڵا لەش ساغ بێ ئیشەڵڵا بەڕاستی شتێک هەیە یعنی ئەو خانمانەی کە کارێکیان نییە لە دەرەوە دەڵێن خانمی ماڵەوەین خۆ بەڕاستی لە ماڵەوەش ئەرک ئەوەندە زۆرە ئەوەندە زۆر نییە حەق نییە بڵێن خانمی ماڵەوەین و بێکاری لەبەروی لە بەیانی
ئەو ئافرەتە قوربەسەرە هەر دەستیتن هەتا شەوێ دەنوویتن ێ بەخوای هیچ کاتێک ئیستراحەتی نیە هەر ڕاکە دوو منداڵ و شیوی لێنێ و جلکی بشۆ و کوڕە چوزانم ئیش خلاص نابێ ئەوانەش هەمووی ئیشی زۆرن بەڕاستی بخوا خاتون خوا قوتی هەموو ئافرەتاندا هەموو قشتاندا ئەرە وەڵڵا پێم سەیرە ئافرەت هەڵێ ئیشمان نییە ناوەڵڵا حەق نییە ئەو جارە هەر کەس بڵێ بێ ئیشەم بەڕاستی لەبەرەوەی ئەو کارانی لە ماڵەوەش هەموو کاری پیرۆزن بۆ خزمەتکردنی خێزانێک هاوسەرەکەیتی یاخود خوشک و برایەکانی خۆیەتی هەمووی کارێکی پیرۆزە بەڕاستی بۆخوا کارەکان زۆر قورتانی هەر بۆ نمونە ینی هەتا تێگەاندنی مناڵێک تێگەێنێ بەدڵنیاییەوە زۆر زۆرەدا ئەرە وەڵڵا ئەرڵ ئەوجا بەس هەموو کات دەڵێم هەتا نەبی بە دایک یاخود نەبی بە باوک قەت لەو هەستە تێناگی قەت لەو ئەرک و بەرپرسیارەتیە تێناگی کە بەخێوکردنی منداڵێک چەندە زەحمەت و قورس و کارێکی گران و ئەرکێکی پیرۆزە بەڕاستی دەستت خۆش بێ دەستت خۆش بێ کاک محەممەد فەرموو با بچینە لای ڕەنگەکان لای ڕەنگەکان وەڵی خاتم کە کام بەنجام داوا نەکراوە وەڵی هەموو ڕەنگەکان داوا کراوە بە داوای لێبردنەوە هەموو ڕەنگەکان داوا کراوە با ڕەنگی سپی بێ باشە ڕەنگی سپی بزانم ئەوجا کاک محەممەد خۆت و شانسی خۆت تەنیا ژمارە 4 ماوە ژمارە 4 دەڵێ نووسەر و لێکۆڵەری کورد فەرهاد پیرباڵ لە کام شار لەدایک بووە قورباندا سلێمانی بەڵێ فەرهاد پیرباڵ پیرباڵدا هەولێر ئەستم دڵنیای بەڵێ وەڵامێکی دروستە دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ لە هەولێر لەدایک بووە دەستەکانت خۆش بێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت سامان ئێچ حەسەن لە کۆمنت وەڵامی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی و دەستەکانی خۆش بێ بچینە پەیوەندیەکی دیکە بزانین کێما لەگەڵا سامیە خان دوا پەیوەندیە لەگەڵمانە سڵاو دەبێم کاتت باش هەموو کاتی تۆ باش چۆنی گیانەکەم زۆر باشمەی تۆ چۆنی الحەمدولله سپاس بۆ چاوت ماچ دەکەم تۆ باشی الحەمدولله الحەمدولله وەڵڵا زۆر باشین سپاس بۆخوا ئینشاڵڵا ئێوەش زۆر باش بن سامیە خان لەکوێوە لەگەڵمانی سەلامەت بیاخوا من لە دهۆکەوە لە دهۆکەوە سەر هەردوو چاوانمان سامیە خان خۆش بە پشتی منی زۆر سەلامەت بی فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە بە سەوز بێ باشە بە چاوان با سەوز بێ بزانم کام ژمارە لە ڕەنگی سەوز 5 یان 4 ئەو دوو ژمارە ماوە با 5 بێ باشە با 5 بێ با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆی بخوێنەوە ئەڵێ چاوی مرۆڤ زیاتر لە چەند ڕەنگ دەبینێ هەڵبژاردن بەڵێ هەڵبژاردن کوشکی من اختیارەکان ئەختیارمان نییە دەبێت خۆت وەڵامەکەی بزانی هاوکاریم بکە هاوکاریت دەکەم ئەتو ژمارەیەک بڵێ لە هەزار نییەواتە کەمترە زیاترە بە 5,000 بێ لەگەڵ هاوکاری باشە هاوکاریت دەکەم ملیۆنێک 2 ملیۆن 3 ملیۆن بە ملیۆنێک بێ با ملیۆنێک بێ بەڵێ با وەڵامەکە ببینین هاوڕێیان بەڵێ ملیۆنێک زیاتر دەتوانێت ڕنگ ببینێت چاوی مرۆڤ دەستت خۆش بێت سپاس بۆ پەیوەندیەکەی سامیەخان لە دهۆکی خۆشەویستەوە سەر هەردوو چاوانمان خۆشەویستان بچینە لای بەڵێ یاد دیە لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی دەستی و خۆش بێ اینجا هاوڕێیان بۆ ئەم پرسیارە دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن و هێشتا 5 کەسی دیکە هەڵدەبژێرین کە بە درێژایی ئەوەندە کۆمنتی کە هاتووە ئێمە 5 کەس هەڵدەبژێرین دەمێ سوپاسی سپۆنسەرانی کەرنەڤاڵی کەناڵی دیمەن بکەم MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها M سنتەر آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو گروپ بۆ بەرهەمەکانی LG و سۆنگل لایت هۆم ئیستانبول و ئەتاسای و ڤێننا کە کۆمەڵێک دیاری گران بە هاو تایبەتیان بۆ ئامادەکردون کە سێم ڕۆژی جەژن لە فامیلی مۆڵ 13/4 تێروپشک ئەنجام دەدەین ئینشاڵڵا بەخت یاوەرتان بێ بۆیە ئەو ماوەکەمەیکەوە ماوە بەر لە جەژن دەتوانن پەیوەندی بکەن یاخود کۆمنت بنووسن ئەگەر ناتوانن پەیوەندی بکەن بۆ ئەوەی ناوتان بچێتە نێو ئەو تیروپشکەوە تاوەکو بەخت یاوەرتان بێ زۆر سوپاستان دەکەم بچینە لای کۆمنتەکان هاوڕێیان
هاوڕێیان ڕێگای ڕووناکی ئەو پێنج کەسەیە کە هەڵمان بژاردووە ڕێگای ڕووناکی بەڵێ ئەریڤان نەریمان دایکی شوان لانە زەنگەنە زەکەریا فەیزوڵڵا ئەی بۆ پرسیاری کۆتایی کەریم کورد ئەویش بە هەمان شێوە وەڵامیان نووسیوە زۆر زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان سپاس بۆ بینێربوونتان دەستان خۆش بێ ماندوو نەبن سپاس بۆ هاوکارانم دەستیان خۆش بێ یاخوا گەرەوان نەبن بەڕاستی کارەکە ناڕاتن ماندوو نەبن دووبارە سپاس بۆ بینێربوونتان نوێژ ڕۆژوتان قبول بێت ئیشەڵڵا ماندوو نەبن مانگی ڕەمەزانتان لێ پیرۆز بێ مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان تا سبەی شەو کاتژمێرنەوە دەتان بینمەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ ماتان ئاوە